سڵاوم کاتۆ هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویست خۆمە بەختەوەر دەزانم کە لە بەرنمەیەکی دیکەی ڕاستەوخۆی ئێوە ڕۆژهەڵاتدا میوانی ماڵەکانتانم وایە داوای لێبوردن دەکەین بۆ ئەوەی کە بۆی کێشەیەکی فەنیەوە چەند دقەیەک دێر بەرنامەکەمان دەست پێ کرد. خۆشەویستان هەروەکە ئاگادارن لا چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران با هەوڵ و کۆششی کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات و هەروەها سکرتێری گشتی کۆمەڵا کاک عەبدوڵڵای موحتەدی و سەرجەم هاوڕێیانی کۆمەڵا سەرنجام پاش هەوڵ و ماندووبوونێکی زۆر کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بوو بە ئەندامی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست و هەروەها پێشتریش بوو بە ئەندامی یا ڕێکخراوی UNPO واتە ڕێکخراوی نەتەوە بێدەوڵەتەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بۆی گرنگی و بایەخی ئەم پرسەوە هەروەها بۆی کە زانیاری زیاتر وەربگرین لە ئەم بابەتەوە میوانداری بەڕێز هاوڕێ ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و بەرپرسی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵمان کردووە و ئێوەش دەتوان لە ڕێگای وایبەر واتساپ و لاین و هەروەها پەیجی ئێوە ڕۆژهەڵات و ئەتوان لە ڕێگای ئەم ژمارە مۆبایلەوە پەیامان بۆ بنێرن و هەروەها ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەوەیان هەیە دەتوانن لە ڕێگای پەیجی ئێوە ڕۆژهەڵاتەوە پەیام بۆ ئێمە بنێرن و پرسیار و تێبینیەکانی خۆتان لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە و میوانی بەڕێزی بەرنامەکە بێن نەگۆڕێ. ئێستاش بەرنامەکەمان بە یەکەم پرسیار ئەوەی کە ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست چۆن ڕێکخراوێکە و ئەرک و کارەکانی چین چه قازانجێکی هەیە بۆ ئەو ئەحزابانەی کە دەبنە ئەندامی بۆ ئەم وەڵامدانەوەی بەم پرسیار و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا دەڕۆین لە خزمەتی هاوڕێ ناهیدی بەهمەنی. هاوڕێ ناهید سڵاو و کاتتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. ئەو کاتەیەوەش باش و سپاس بۆ ئەو دەرفەتە. سپاس هاوڕێ ناهید هەروەکە ئاماژەم پێکرد کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە هەوڵ کۆششی ئێوە و سەرجەم هاوڕێیانمان لە کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵا سەرنجام کۆمەڵا بوو بە ئەندامی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست. پێناسەیەک لە ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست سەرەتا بۆەوەی کە دەرگای باسەکەمان بکەینەوە. بەڵێ ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست ڕێکخراوێکی جیهانیە کە لە دوای ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکان لە دنیادا دووهەمین ڕێکخراوی جیهانی بەرفراوانە کە ئەحزابی سۆسیالیست و ڕێکخراوە کرێکارەکان لەخۆ دەگرێت. ئەم ڕێکخراوەیە ئەسڵی دامەزراندنەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەتای پێم وایە ناوەڕاستی سەدەی 19 بەڵام ئەوەی کە بەشکڵ و ساختاری ئێستا هەیە لە 1951 لە کۆنگرەی فرانکفورت دامەزراوە. نزیکەی بە 152 حیزب ئەندامیان و پەیوەندیەکی باوەڕمەند ینی مەوردی ئاعتمادە لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە و پرسەکان و سەرنجەکان و پێشنیارەکانی ئەم ڕێکخراوە جیهانیە بەردەوام تاسی دەکاتە سەر بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان. بۆیە بەم بۆ هۆیەوە خۆی بڕیاردەر نییە بەڵام خەلاقە و کێشەکان و چۆن بڵێم ئەو پرسانەی کە لە دنیادا لایەن ئەحزابی ئەندامیەوە دەخرێتە بەردەمی ئەو بە گوێرەی پێویست دەخاتە بەردەم نەتەوە یەکگرتووەکان و کەم و بێش هەروەکو شارەم پێدا تەسیری هەیە لەسەر بڕیارەکانی ئەوان. نەوعی کاری ئەوەیە کە بە ناوەرۆکی بە سوژەی ناوەرۆک لەسەر پرسی مافی مرۆڤ، عەداڵەتی کۆمەڵایەتی، مەسئلەی کۆچ و کۆچبەری، مافی چینە چەوساوەکان و هەروەها گەلانی دنیا ئەمانە بە ناوەرۆک سوژەی کاری ئەم ڕێکخراوەیە. بۆ مەکانی جۆغرافیایی و تەقسیماتی جۆغرافیایی ئەوانە کۆمیتەهای کاریان هەیە، کۆمیتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان هەیە، کۆمیتەی ئەفریقای باشووریان هەیە، کۆمیتەی ئوروپایان هەیە و زۆرێک لەو کۆمیتانە بە گوێرەی جۆغرافیا تەقسیم کراوە. ژێر ینی ڕوتبەی ژێر کۆمیتەکان گروپی کاریە کە کورد خۆی یەکێ لە گروپە کاریانەیە، گروپێکی کاری هەیە بەناو لێکۆڵینەوە لەسەر کێشەی کورد کە دەچێتە ژێر تەقسیمکاری کۆمیتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیانی لەو چوارچێوەدا قەرارەگرێ کە ئێمە بۆ خۆمان وەکو کۆمەڵە و چەند حیزبی کوردی دیکەی پارچەکانی دیکە لەو گروپی کاریەدا بەشدارین.
بەڵێ سپاس هەڕێنایت مەرجەکانی بوون بە ئەندام لەو ڕێکخراوەدا چین؟ مەرجەکانی تۆ دەبێ لە بەرەی ئەحزابی چەپ و سۆسیالیست بی و ئەو کێشانە و ئەو مەوزوعاتە کە زۆر ئەساسیە بۆ کاری ئەم ڕێکخراوەیە دەبێ باوەڕەت بەوانە هەبێ. یعنی بە شێوەی کاری مەدەنی، تەسیراتی مەدەنی و غەیری خشونەتامیز باوەڕ بە بناغەکانی مافی مرۆ و ئەو میساقای نێونەتەوەیی کە لەم بارەوە دراوە بدبێ، چالاک بی پرسێکی ناوچەئی و یا بە هەرحاڵ منتەقەیی خۆت یا کیشوەری خۆت دەبێ بەو هەدەفە ئەو حیزبە پێک هاتبێ و تەکید بکاتە سەر ئەو پرسانە و بیخاتە بەردەم ئەو ڕێکخراوانە. تەبعەن ئەوانە شەرایطیان بۆ بە ئەندامکردنی ئەحزاب پێشتر تۆزی سەختتر بوو، ئەلعان بە مرور تۆزی ئاسانتر بووەتەوە. بەڵێ سپاس بینەرانی خۆشەویست، بینەری بەنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە لەسەر تەوەری باسەکەمان لەسەر ئەندامبوونی کۆمەڵی شۆڕژگێڕە لە ئەنتەرناسیۆنالی سۆسیالیست و هەروە ئاماژەم پێکرد کە ئێوە دەتوانن لە ڕێگای وایبر واتساپ و لاین پێیان بۆ ئەم بەرنامەیە بنێرن و بەشداری لە بەرنامەکەدا بکەن. ئێستاش یەکێک لە بینەران بەناوی کامەرانی لە سنە دەڵێت ئەندامبوون لە ڕێکخراوە جیهانیەکان دەبێتە هۆی زیاتر ناساندنی مەسەلەی کورد و ئەو میلەتانەی کە ئەندامن لەو سازمانە جیهانیانەدا. کوردیش ئەبواتایە زووتر کۆششی بۆ ئەو ئەندامبوونە بکردایەت. کامەرانی لە شاری سنە. بینەرێکی دیکە بە ناوی سیروان لە مەریوان دەڵێت سڵاو، من لەلایەن خۆم و هاوڕێکانم لە زانستگای مەریوان ئەندامبوونی حیزبەکەمان واتە کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە سەرجەم هاوڕێ و دڵسۆزانی کۆمەڵە پیرۆزبایی دەڵێن بوو هیوادارم کە کۆمەڵا وەک ڕابردوو هەوڵەکانی بۆ ناساندنی پرسی کورد بە جیهان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بخاتەگەڕ. ئێمەی کورد لە مێژوودا بەهۆی نەبوون و بەشداری نەکردنمان لە کۆڕ و کۆمەڵە جیهانیەکان هەمیشە مافمان زەوت کراوە کە دەتوانین ئاماژە بە پەیماننامەی لۆزان بکەین کە مافی کوردی تێدا پێشێل کرا. سیروان لە شاری مەریوان، سپاس بۆ پەیامەکەی. هەوڕێ ئەناهید، هەروەکە ئاگادارن ئێمە واتە کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران پاش 8 مانگ ئەندامی چاودێر بوو کۆمەڵە. دواتر بوون بە ئەندامی هەمیشەیی و دیارە تەقسیمکاریە کەروواکە لە سەرەتای پێناسەیەک لە ئەنتەرناسیۆنالی سۆسیالیست ئاماژە پێکرد کومیتەیەک پێک دێت. ئێمە وەکو کۆمەڵە لەکوێدا قەرار دەگرینەوە یا ئەسڵ باسی کراوە لەو بارەوە چاوەڕوانیەکان چین؟ بەڵام پێش ئەو وەڵامی ئەو پرسیارە پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. بەڵێ بەداخەوە من ئەو بینەرە خۆشەویستە نابیسم. بەڵێ هاوڕێنەیت بگۆرە. ئێمە شوەکو باقی ئەندامانی دیکەی ئەو ڕێکخراوەیە دیارە لەباری هەم وەزیفەیەکە کەوێتە سەرشانمان هەم حقوقێکمان هەیە ئێمە کە تۆ بووی بە ئەندامی دائیمی و یا هەمیشەگی ئەو ڕێکخراوەیە تۆ بۆت هەیە لە هەموو هەڵببژێری و هەڵببژێری و خۆت کاندید بکەی یا بلەخەرە خۆت دانەی بۆ ئەوە بتوانی لە هەموو ڕوتبەها و مەراحلی جۆر بە جۆری ئەو ڕێکخراوەیەدا بتوانی سەهمت بێ نەخشت بێبی بە ئەندام لەوانە بۆ خودی سکرێتیری کشتی ئەو ڕێکخراوەیە هەر کە ئەندام بێ حەقی ئەوەیە وەکو ئەندامێک کە توانێت خۆی بپاڵێوێ و بتوانێت دەنگ بێنێ و بچێتە مافی ئەندامانی ڕسمیە. ئەمە مافی ئەندامانی ڕسمیە و یا ئەوەی کە بەشداری بکەی بۆ هەڵبژاردننی ئەو سلسلە مەراتبی ئەو ڕێکخراوەیە بۆ کەسانەی کە دایەنن بۆ کە لە کومیتەکانەوە هەتا ڕێبەریەکەی. ئەمە ئەوەیە. لەو دووە بە بڕوای من ئەوەی کە بە کورد و بە کۆمەڵە مەربوط بێتەوە مە هەلێکی مێژوویە و هەلێکی زۆر باشە کە هەڵکەوتووە دەتوانی تۆ پرسی کورد بە پانوبەرینی بخەیە بەردەم ئەم ڕێکخراوەیە و ئەو سلسلە مەراتبەیە و کە تایبەتی کارەکەن لەسەر ئەم جۆرە پرس و سۆژانە و هەروەها جیاواز لە خودی پرسی کورد دەتوانی مەسائلی ناوچەیی و منتەقەیی و ئەوانەی کە بە بڕوای تۆ لەباری سیاسیەوە گرینگن لە ڕەوانگەی کورد و قازانج و بەرزەوەندی کوردەوە لەوێ مەترحی بکرد.
گەرچی ممکنە ڕاستەوخۆ مەسایلە بە خودی کەیسی کورد مەربوط نەبێ بەڵام کەیسهایەک بێ کە ناڕاستەوخۆ لە چوارچێوەی بەرژەوەندی و قازانجی گەلی کورددا بێ. بەڵێ بینەرێکی دیکە بە ناوی ژینۆ شەیدا لە ئاوایی بێلوو سەر بە ناوچەی خاومیرەوەی مەریوان دەڵێت لەگەڵ ڕێز و سڵاو بۆ میوانی بەرامە و ستافی ئێوە ڕۆژهەڵات سەرەتا پێم خۆشە بە بۆنەی ئەندامبوونی کۆمەڵە لە ئینتەرناسیۆناڵی سوسیالیست و UNPO پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو ئەو کەسانەکەم کە لە ڕێگای لەم ڕێگایەدا هەوڵیان داوە هەرچەند ئەو دوو ڕێکخراوە حکمی ئیجراییان نیە بەڵام لە بەرزکردنەوەی دەنگی گەلانی زۆڵم لێکرا و دەوری تایبەتیان هەیە. بەڵێ ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ هاوڕێ سەلاری ئاشناگەرە سڵاو لێبێ ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ بداخەوە من ڕەوانکەی نابیسم. هەڕی ناهیت هەروەکە ئاگادارن کورد هەمیشە هەروەکە ئەم بینەرە خۆشەویستەش ئاماژەی پێدا لە ناوچەی خاومیراوە هەمیشە لە پەیماننامە و ڕێکەوتنامەکانی جیهانی یا وڵاتانی زلهێز وەکەوەی کە لە لۆزان هاتە ئاراوە هەمیشە کورد لایەنی خەساردیتوو بووە بە ئیزافێ ئەو گلانەی کە لەو تەقسیم بەنیان کە هاتە ئاراوە و بەشێک لەو نەتەوانەی کە خەساردیتوو بوون ئێمەی کورد بووین. ئەندامبوون لەوەها ڕێکخراوێکە تا چەندە دەتوانێت پێش بە دوو پاتبوونەوەی ئەو خەسەرانە بگرێ لە داهاتوودا. من پێم وایە بە ئەندامبوون لەو ڕێکخراوە جیهانیانە نەک هەر کورد هەر گەلێک هەر میلەتێکی ستەم لێکرا و هەر گروپێک کە بە جۆرێک لە جۆرەکان دەکەوێتە پەرابێزەوە و لە ژێر زوڵمدایە و دەنگی ناگاتە ناوچە نێونەتەوەیەکان ناوەندە نێونەتەوەیەکان هەڵکەوتێکی ئاوا زۆر خۆی قازانجێکی هەیە و دەستکەوتێکی مێژوویە و من پێم وایە بۆ کوردیش هەروەتر خاصیەتێکی ئاوای هەیە. ئێمە ئەگەر هەر ئەلعان وەزعیەتی کوردی ڕۆژهەڵات بە بەراورد لەگەڵ پارچەکانی دیکەی کورد مقایسە بکەین دەبینین کە کوردی ڕۆژهەڵات بەهۆی ئەوەوە نەیتوانیوە یان درەنگتر بە تاخیرەوە توانیویەوە لەوەها ئۆرگانیزمهایەکدا بێ بە ئەندام و دەنگی خۆی بگەێنی و ماف و حەقی خۆی بخاتە بەردیدەی جیهانیان چەند فاز لەو لە حازەوە لە دواترە و بەداخەوە دەنگێکی ئەوتۆی لەو ناوەندانەدا نییە. من بۆ خۆم ئەندامبوونی کۆمەڵە لە UNPO وەکو ڕێکخراوی گەلانی بێماف و گەلانی بێنەتەوە و هەروەها ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست بە دەرفەتێکی یەکجار گرنگ دەزانێت چونکە ئەمە هەلێ دەڕەخسێنێ ئەوەی کە بە ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست مربوط بێ 152 حیزب ئەندامی ئەم ڕێکخراوەن بڕێکیان دەدەسەڵاتدان بەعزێکیان دەدەسەڵاتدا بوون و نین و بەعزێکیان بەرەوەوە دەچن کە دەسەڵات بگرن و لە حکوومەتەکاندا بن. ئەوانیش وەک ئێمە هەر هەمان مافیان هەیە ئەوەندەی بە ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست بگەڕێتەوە کە ئێمە هەمانە شەبەکەیەکی وەسیع لە پەیوەندی لەگەڵ ئەم ئەحزابە دەکرێتەوە. ئەوانیش هەر کام لەم حیزبانە کە هەر لە ئوروپا و هەتا ئاسیا تێیدا ئەندامن شەبەکەهایەکی دیکەیان هەیە کە ئەوانیش دیسان بە دنیایەکی دیکە مەربوتن. تۆ تەسەور بکە هەر کە بێت ئەندامیان ڕێکخراوانە چەندە شەبەکەیەکی بەرین لە پەیوەندی و هاوبەشتگی لەگەڵ گەلان و ئەحزابی دیکەی سوسیالیست و چەپ لە دنیادا ئەتوانێ فەراهەم بکاوە ئەمە هەلێکی یەکجار بە قازانجە. و تۆ دەبیتە دەستە خوشک لەگەڵ 152 حیزبدا کە ئەلعان ئەندامی ئەو ڕێکخراون ئەگەرچی ئەندامە بۆ ئەو ڕێکخراوە بۆ خۆی بڕیاردەرنیە بەڵام بڕوای من شوێندانەرە و تەئسیر و کاریگەری هەیە لەسەر بڕیارەکانی لەسەر بڕیارەکانی ناوەندە نێونەتەوەیەکانی دیکە. بەڵێ بینەرێکی دیکە بە ناوی شاهۆ لە شاری پاوا دەڵێت منیش وەک هەوادارێکی کۆمەڵە لە شاری پاوا پیرۆزبایی بە سەرجەم دۆستان و دڵسۆزانی کۆمەڵە ئێژم و هیوادارم کۆمەڵە هەروارە و لە گەشە سەرکەوتن بێت. شاهۆ لە پاوا سپاس بۆ پەیامەکەی. بەڵێ ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. ئەلو بەڵێ کاک موختار سڵاو لەبێ ئەو کاتتان باش. زۆر سپاس. منیش بەنەوەی خۆم وێڕای سڵاو و مادونەمینی لە خۆت کاک موختار و باقی هاوکارانن لە ڕۆژهەڵات تیڤی
لە پەیوەند لەگەڵ بەندامۆجیرانی هەمیشەیی کۆمەڵا دارەکەر جیهانی ئینتەرناسیۆنال سۆسیالیست پیرۆزبایی ئەم سەرکەوتنەوە دەستکەوتە گەورە و گرانە و مێژوویە لە هەموو خەڵکی کوردستان لە دۆستان و خۆشەران و دڵسۆزانی کوردستانەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە بنەماڵەی سەربەرزی جانبەخشکردوانی کۆمەڵا و لە زیندانیانی سیاسی بنەماڵەکانمان و هەروەها کادر و پێشمەرگە و ئەندامان و لە ئەنجامی کۆمەڵا دەکەم هەر لێرەشەوە وێرای بەخێراتووی دیوانە بەڕێزەکەت هاوڵە ناهێدی دەرمەنی دەستخۆشیمان نەبینیم هەیە بۆ بەڕێزیان کە بەڕێزیان بەرپرسی دەوڵەتی دەوڵەتەوەیەکانی کۆمەڵان کە دەور و نەخشێکی کاریگەریان هەبووە لە دەستەبەرکردنی دەستکەوتە مێژوویە ماندوو نەبن و دەستان خۆش بێ و هەم لە دادناهید و هەم لە باقی هاوڕێ و هاوکارانی لە ئۆرگانی پەیوەندی نێونەتەوەیەکانی کۆمەڵا یا لەوەش پێم خۆشان دەستخۆشی ماندوو نەبینیەکم هەبێ لە بەڕێز کاک عەبدوڵڵای موسەوی سکرتێری گشتی کۆمەڵا کە بەڕاستی و بەحەق بە دوای هاتنەدەری کۆمەڵا لە حیزبی کۆمونیستی ئێران و ساحکردنەوەی کۆمەڵا توانیوێتی یا گشتوێتی بە دروستکردنی پەیوەندی و ڕایانەیەکی سیاسی دەرگا و ناوەند و مەجامەی سیاسی جیهانی بتوانێت دەنگ و ڕەنگی کوردی ڕۆژهەڵات ڕەساتر و گروپێکی زۆرترەوە بگەینە تافکاری عمومی و ڕایگشتی جیهانی و بێگومان دەستکەوتنی بێگومان پەیوەستبوونی کۆمەڵا بە ڕێکخراوی جیهانی ئینتەرناسیۆنال سۆسیالیست لەو چوارچێوەدا بێت من لە خزمەتدام بەڵە قوربانجان. کاگەردەڵان پێت وایە چ کارێکێکی دەبێت لەسەر پرسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتدا؟ بەڵێ ئەوەی لە پەیوەند لەگەڵ پەیوەستبوونی کۆمەڵا و گەندامێکی هەمیشەیی لە ڕێکخراوێکی جیهانی وەک ئینتەرناسیۆنال سۆسیالیست ئاماژەکردن بە دوو خاڵی گشتی زۆر گرنگ دەبینم لێرەکانە. یەکەمەوەی کە بە دوای هاتنەدەری کۆمەڵا لە حیزبی کۆمونیستی ئێران و پێداچوونەوەیشی رەخنەگرانە بە فکر و بە خەتی سیاسی و ئەو ئەزموونی کە لە حیزبی کۆمونیستی ئێراندا کۆمەڵا تەجروبەی کرد و لە نهایەتدا لوتکەکەی گەیشتە کۆنگرەی سیاسەی کۆمەڵا کە بە بەحث بە بڕوای من یەکێک لە پڕبارترین کۆنگرەکانی کۆمەڵا بوو کە لەو جەمسەرگیریە نوێ جیهانیانی کە هاتبوون ئاراوە کە بریتی بوون لە بەرەی سۆسیال دموکراتەکان و لیبراڵەکان و کۆنسەرڤاتیڤەکان کۆمەڵا خۆی لە بەرەی سۆسیال دموکراتەکانی جیهانیدا دەبینیەوە و ڕێکخراوی ئینتەرناسیۆنال سۆسیالیست کە بە دوای ڕێکخراوی نەتەوەیەکان بە گەورەترین ناوەندی سیاسی جیهانی پێناسە دەکرێت لە بەرامبەر دوو قوتبی لیبراڵەکان و کۆنسەرڤاتیڤەکان دەور و نەخشێکی گەورەی هەیە لە داڕشتن و لە دیاریکردنی ڕوودا سیاسەکانی جیهانی و دەرەنجامی ئەو تێداچوونەوە فکریە کە حاصلەکەی لە کۆنگرەی سێزەدا ئەوە بوو کە کۆمەڵا داوای کرد لە کۆنگرەی ئینتەرناسیۆنال سۆسیالیست کە بە ئەندام وەربگیرێت ئەمە دەتوانێت لە چوارچێوەی ئەو هەوڵەدا پێناسە بکرێت کە کۆمەڵا ویستێتی نوێنەرایەتێکی بەرحەق و ڕاستەقینەی هەبێت بۆ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و بتوانێت دەنگی ئەوان زۆرتر بە ڕای جیهانی ئۆفکاری عمومی بگەێنێت. لە بەرامبەری جا بەتەنیا ئەوە کافی نەبوو بە بڕوانی کە کۆمەڵا داوا بکە لەو ڕێکخراوە جیهانیە کاریگەرە ببێ بە ئەندام کە خاڵی دڵخۆشکردن لەم قەزیەدا بە بڕوای من ئەوەیە کە کۆمەڵا لە سیاسی ڕێبەرایەتی ئینتەرناسیۆنال سۆسیالیست وەرگیراوە ئەوە بۆ مانایەیە کە ئەو ڕێکخراوە جیهانیە بەو پێگەت مهمەی لە ئاستی سیاسی دنیاییدا یەکۆنینەوەی کردووە پێداچوونەوەی هەبووە و بێگومان ڕاوێژکاری هەیە لە پەیوەند لەگەڵەوەی کە داواکاریەک لەلایەن حیزبێکی ڕۆژهەڵاتی داوایەکی ئاراستە دەکرێت کە بێ بە ئەندام ئەوان ڕاوێژکاری خۆیان هەیە و هەیەتی لێکۆڕینەوەیان هەیە بۆ ئەوەی کە ئایا ئەم حیزبە دەتوانێت لەو ئاستەدا هەبێت کە بتوانێت بەڵێ بەداخەوە دەنگی هاوڕێ ئەردەڵانی فەرەجی لای من نەما سپاس بۆ پەیوەندیەکەی هاوڕێ ئەردەڵان. هاوڕێ ناهید بوونی کۆمەڵا بە ئەندامی هەمیشەیی ئەرکی زۆر دەخاتە سەرشانی ئەو ئەحزابانەی کە دەبنە ئەندام. ئێستا یەکێ لەو حیزبانەی کە بوونە سەر ئەندام ئێمەین. ئەرکی
داهاتوی ئێمە یا ئەو وەزایفانەی کە ئەکەیتە سەرشانمان چین؟ من پێم وایە لە ئیدامەی ئەو سیاسەتەی کە ئەخیران بە درست کۆمەڵە خستیە بەرپێی خۆی و تەوسیەشی کرد بە حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵات عیبارەتە لە تەئکیدێک و ڕەوانگەیەک و سیاسەتێک بۆ دەستەبەرکردنی بەرژەوەندی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە چوارچێوەی ڕۆژهەڵاتەوەری بوارهای جۆر بە جۆر و لایەنهای جۆر بە جۆری بۆ فەعالیەت و چالاکی هەیە. ئەوەی دەچێتە شەڕ دەکا و داکۆکی ئەکا لە مافەکانی کورد لەلایەکەوە ئەوەش ساکێ بەدەستەوە گرێ و لە پاڕلمانەکانی دنیا و لە ناوەندە نێونەتەوەیەکانە گەڕێ لەلایەکی دیکەوە پرسی کورد دەخاتە بەردیدەی جەهانیان ئەوە ئەم مەسئلە بە مەسئلەی گرنگ لێک دەداتەوە. پێشتر ئەو ئەبزارە ئەوەندەی بە کۆمەڵە مەربوط بوو بێ ئەبزار و کەرەسەی ئەو کارەکە عیبارەتە لە ئەندامبوون بەشێکی لە ئەندامبوون لەم ڕێکخراوە جیهانیانەدا کۆمەڵە لێ بێبەری بوو. ئەلعان کە ئەمەی بەدەستەوەیە بە بڕوای من هەموو کادر و لە کۆمیتەی مەرکەزیەوە هەموو کادر و ڕیزەکانی دیکەی کۆمەڵە دەبێت هەوڵ بدەن بۆ ئەوەی وە بە تایبەت ئەو بەشەی کە تایبەتی بۆ ئەم کێشەیە کار دەکا عیبارەتە لە کۆمیتەی پەیوەندە نێونەتەوەیەکان لە دەرەوەی وڵات دەبێت هەموو هەوڵی خۆیان بدەن کە پرسی کورد بەگشتی و پرسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتی بە تایبەتی بخەنە بەر بکەنە ئەجێندای ئەو ناوەندانە و لەسەری بچن هەم لەباری پێشێلکردنی مافی کورد لەم ناوچەیە مافە سەرەتایەکانیان هەم لەباری حەق و حقوقێک کە حیزبەکان دەتوانن بیان بێ لە ئێران بە تایبەت و لە بەشی کوردستانی ڕۆژهەڵات بەڵام بەهۆی بوونی لە حاکمیەت ئەوها حکوومەتێک و زەوتکردنی هەموو ئەو حەقانەی کە حیزب لە دنیای ئیمڕۆدا ئەتوانێت نەخشی بێ و وجودی بتوانێت لە ڕاستەوخۆ لە سەرزەوینەکەی خۆی و لە خاکەکەی خۆیان ڕێبەری خەڵکەکەی بکە تا زۆر مەسائلی دیکەی ئەو ناوچەیە لە مەسئلەی ژن و بێمافیەکەی لە مەسئلەی کرێکاران و بێمافیەکەی لە بێمافی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی گەلی کورد بەگشتی ئەمانە زەق بکرێتەوە بخرێتە بەر دیدەی ئەو ناوەندانە. بۆ ئاگاداریتان ئێمە لە مانگهالەوە پێشەوە پێش ئەوەی کە ببین بە ئەندامی ئەم دوو ڕێکخراوە جیهانیە جزوەیەکی زۆر پانوبەرین و مفەسەلمان لە هەموو بوارەکانی پێشێلکردنی مافی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات ئامادە کردووە بە چەند زمان تەرجمەمان کردووەتەوە و داومانە بەو ناوەندانە و بە خۆشیەوە ئەوان بە یەکێ لە سەنەدە باشەکانیان زانیوە بۆ ئاگاداربوونەوەی خۆیان لە وەزعی کورد لەو ناوچەیە لەم جۆرە کارانەوە بگرە هەتا داواکاری بۆ ڕێخستنی کۆنفرانس و کۆڕ و کۆمەڵ لەسەر کەیسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هەتا هەم خۆدڕێکی بخەی هەم ئەو کۆنفرانس و بۆن و مناسبەتانەی کە دێتە پێشەوە لەم لە حازەوە بتوانێت کورد بەگشتی و بە تایبەت نوێنەرانی کۆمەڵەتەیدا بەشدار بن و هەمیشە دەنگێک بن و لە نێو دەنگەکاندا و سیمایەک بن لە نوێنەرایەتی بۆ گەلی کورد لەم ناوچەیە. بەڵێ سپاس. بینەرێکی دیکە بە ناوی سارۆ لە سەڵاوە دەڵێت سڵاو بۆ بەرنامەکەتان هیوادارم کە هەردەم بەردەوام و سەرکەوتوو بن لەسەر مەسەلەی بەرنامەکەتان کە منزوری تەوەری بەرنامەکەی منیش پێم وایە کە ئەندامبوونی ئێمەی کورد لە ڕێکخراوە جیهانیەکاندا پێویستە بۆ ئەوەی ئێمە نەتەوەیەکی ژێردەستی ڕژیمە دیکتاتۆرەکانین و بۆ ڕزگاربوونمان لە هەموو نامەتیەکان دەبێت هەموو هەوڵەکانمان بخینەگەڕ. سارۆ لە سەوڵاوە. شاهۆ لە کامێران دەڵێت من پرسیارێک مەز لە میوانی بەرنامەکەتان ئەندامبوون لەو دوو ڕێکخراوەیە بڕیارەکانی هیچ زەمانەتێکی ئیجرایی نییە. قازانجەکانی ئەم ئەندامبوونی حیزبە کوردیەکان لەو سازمانە جیهانیانە چین؟ هەوڕێنایەت پێشەوەی کە وەڵام بەم پرسیارە بینەوە ناوبڕێک دەبینین و دێنەوە خزمەتتان. ئاور بەرنامەی ئاور شرۆڤەیە.
شیکردنەوەیە و وردبوونەوەیە. بەرنامەی ئاور وردبوونەوە و ئاوردانەوەیە لە هەواڵەکان لە هەواڵە گرنگەکانی جیهان، ئێران و کوردستان. بەرنامەی ئاور شەوانی یەکشەمە و سێشەمە لە دوای هەواڵە کوردیەکان پێشکەشی ئێوەی بەڕێز دەبێت. لەم بەرنمەیەدا لەگەڵ میوانێکی بەڕێز ئاورێک دەدەینەوە لە هەواڵە گرنگەکانی جیهان، ئێران و کوردستان. لەگەڵ بەرنامەی ئاور شەوانی یەکشەمە و سێشەمە هاوڕێمان بن هەتا هەواڵە گرنگەکانی جیهان و ئێران و کوردستان لێک بدەینەوە. بەرنامەی ئەو ڕۆژهەڵات بەرنمەیەکی هەفتانەیە کە هەموو شەوانی پێنجشەمە لە سەرهەینی لە ڕۆژهەڵات تیویەوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت. ئێوەش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 0964 751 180 68 و هەروەها 0964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بگرن و هەروەها لە ڕێگای وایبەر واتساپ و لاینەوە لە ڕێگای ژمارە موبایلی 0964 750 385 0416 پەیام بۆ بەرنامەی خۆتان بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات بنێرن. هەموو شەوانی پێنجشەمەیە کاتژمێر 8:30 بە کاتی تاران و 7 بە کاتی هەولێر چاوەڕوان بن. ئەستێرەکانی ڕۆژهەڵات تایبەت بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵا کە گیانیان لە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵەدا بەخت کرد. ئەو پێشمەرگە دلێرانەی کە بە گیان بەختکردن بە نیشتمان بەجێیان هێشت. ئەوان بوێرانە بۆ ئینسانیەت و بۆ ئازادی کوردستان درەوشان و تێکۆشان و شەڕیان کرد و گیانی ئازیزیان بەخت کرد. ئەمڕۆ پێشمەرگە بە چاوی گریانەوە لە تاسەی گیان بەخت کردواندایە و بە ئیرادەی پۆڵایین ڕێبواری ڕێگایانن. بە شاهێدی مێژوو کەم بوون لەو میلەتانە کە وەکو کورد نرخی ئازادی و ئازادبوونیان دابێت. گەر ببمە کێوی ئاڵتون بۆ ڕەنجدەران دەتوێمەوە، چەکەکەم بۆ دابنێ سبەی دەگەڕێمەوە. 100 جاری تر گیان بەختکەم لە ناو خوێندا بتلێمەوە، هەر دێمەوە ناو کۆمەڵە و سرودەکەی دەڵێمەوە. ئەستێرەکانی ڕۆژهەڵات هەموو شەوانی هەینی لە ڕۆژهەڵات تیڤی.
بەڵای خۆشەویستان بینەری بەنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە هەموو شەوانی پێنجشەمە کاتژمێر 7 بە کاتی هەولێر و 8 و 30 دقە بە کاتی تاران پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێت بۆ ماوەی کاتژمێرێک. هەروەکە ئاگادارن کەوەری ئەم شەوی بەنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر ئەندامبوونی کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە لە ئینتەرناسیۆناڵی سوسیالیست. بۆ ئەو مەبەستاش میوانداری هاوڕێناهیدی بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و بەرپرسی پەیوەندی نێونەتەوەیەکانی کۆمەڵمان کردووە. هاوڕێناهید شاهۆی کە لە کامێران ئەو پرسیاری کردبوو کە ئەوژەوەی کە ئەو ڕێکخراوە واتە ئینتەرناسیۆناڵی سوسیالیست بڕیارەکانی هیچ زمانەتێکی ئیجراییان نییە و قازانجەکانی ئەندامبوونی حیزبە کوردیەکان لەو سازمانە جیهانیانە چین. چەندکە ئیشارە پێ کرد لەوانەیە بینەری بەرنامەکە نەبوو بێت فەرموو. بڵێ لە دنیادا غێری ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان و یەکدو ڕێکخراوی دیکە دەیان و سەدان ڕێکخراوی ئاوا جیهانی وجودیان هەیە، هیچیان بڕیاردەر نین. من لە ئەوەڵەوە ئیشارەم پێکردوتم ڕەنگە بڕیاردەر نەبێ، بەڵام شوێندانەرە وەغیری مستەقیم و ناڕاستەوخۆ تەسیری هەیە بڕیارەکانی و یا مشاورەتی و یا پرسوجووەکانی لەگەڵ لەسەر بڕیارەکانی ڕێکخراوە نێونەتەوەیەکانی دیکە ئەس جملە هی نەتەوەی یەکگرتوەکان. ئەمجا غەیری ئەوە ئەم ئەندامبوون لەم ڕێکخراوانەدا پێگە و جێگە و وجهەیەکت پێ ئەدا کە لە باری معنەویەوە تۆ تەقویەت دەکا و ڕێخۆشکەرە بۆ ئەنجامی عەمەلی داخوازی و مافەکانی تۆ. هەمیشە ئاوانیە کە هەر ڕێکخراوەیە خۆی کاسەیەک بێ فیلبداها خواست و داخوازیەکانی تۆ بگەینەتە ئەنجام لە باری عەمەڵیەوە. دەبێ میکانیزمها و کاناڵها و وەسیلەهای دیکە تۆ بەکار بگریت تا بتوانی سەرنجام بگەی بەوەی وا دەتەوێ. مەسەلەن بۆ نمونە ئەندامەتی لەو دوو ڕێکخراوە جیهانیە زۆر بە ئاسانی و ئەو جۆرەی کە ئێمە ئاگادارین لە بەرنامە و نەخشە و پلان و ستراکچەری ئەو ڕێکخراوانە ئەتوانن ماف و داخوازیانەکانی تۆ بخەنە بەردەم ڕێکخراوە دەسەڵاتدارەکان و پلەیەک لەم لە حازەوە ئەو کەسەی ئەو ئۆرگانەی ئەو حیزبەی ئەبێ بە ئەندام ئەمە پلەیەک و یا چەند پلەیەک بە پێشکەوتنی پرۆسەکەی لەم بابەتەوە دەبێ حەساب بکە. و ئێمە خۆمان زۆر دڵخۆشین بەوەی کە ئەم پرۆسە بتوانێ ئاوا بچێتە پێشەوە و پرۆسەیەکە کە تقریبان ئێمە لە ساڵی 2005ەوە ئەوەندەی من دەبیرم بێ کارمان بۆ کردووە و هەر لە وەختەوە ئێمە داوای ئەندامەتی کۆمەڵەمان لەم ڕێکخراوەدا کردووە. من خۆم خۆشببینم ئەگەرچی ممکنە ئەوەش بڵێم ئیشارێکیش بەوە بکەم ئەندامەتی لەم ڕێکخراوە جیهانیانە دەتناسێنێ بە ناوەندە دەسەڵاتدارەکان ڕێگەی شت خۆش بۆ خۆش دەکا لە ئایندەدا بۆ بە ئەندامبوونی ئەوانیش. بەڵێ هاوڕێناهید بینەرێک پەیامێکی نردووە نەنووسیت لەکرێ، بەڵام پرسیاری کردووە. پرسیارکەشەوەیە دەڵێت ئێستا حکوومەتی هەرێم لە باشوور لە چەند مانگی ڕابردوودا ویستی کە سەربەخۆیی خۆی ڕابگەێنێت. ئەندامبوون لە ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست و ڕێکخراوی جیهانی UNPO ئەوەی کە ڕێکخراوی نەتەوە بێدەوڵەتەکان تا چەندە ئەندامبوون لەو ڕێکخراوانە کاریگەری هەیە لە سەربەخۆی ڕاگەیاندن و یا شتی لەو بابەتە؟ هەردوو ڕێکخراوەکە ئەوە بڵێم کە یەکێ لە پرنسیپهای پایەییان عەقیدە بە مافی چارەنووسی گەلانە، بە تایبەت UNPO وەکو هەرنێوی بەخۆیەوەیە وەکو ڕێکخراوی نەتەوە بێدەوڵەتەکان. ئەوەش ئیشارە بکەم پێم وایە هەردوو حیزب سەرەکیەکەی کوردستانی باشوور و بە یەقین یەکێتی نیشتمانی پێش بە حکوومەتبوونی هەرێمی ئەندامی UNPO بووە. یەکێ لە مشەخەساتی یعنی مەرجەکانی UNPO ئەوەیە کە دەبێت ئەو گروپانە و یا ئەو حیزبانەی کە بنە ئەندامی UNPO دەبێت دەسەڵاتێکی دەوڵەتیان نەبێت، بەڵام ئەو هەوڵەدا بۆ بەدەسەڵات گەیاندنیان. مەسەلەن یەکێتی نیشتمانی دوای ئەوەی کە لە حکوومەتی هەرێمدا مەزراوە بە نیمچە دەسەڵاتێک گەیشت ئەندامەتی لە UNPO خۆت بەخۆت مەڵغا بووەوە. ئەڵام بۆ ئینتەرناسیۆناڵ هەروەکو ئیشارەم کرد یەکێ لە پرنسیپە پایەیەکانی عەقیدە ئەماندەبوون بە مافی چارەنووسی گەلانە و پێم وایە ئەوە یەکێ لە پرسەکانە کە دەتوانێت کورد بە خەست و خۆڵی کاری بۆ بکا و بیخاتە بەردەمیان و ئەو خاصیەتەشی تابعاً بۆ کورد و بۆ کۆمەڵە و حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵات هەیە. واتە ئەندامبوون لە UNPO ئێستا باسی ئەوە بکەین. هەر ئەحزابێکی جیهانی سامەسان کوردستانی ئەگەر حکوومەتی هەرێم بێ بە دەوڵەت و بناسرێت ڕسمەتی پێ بدرێ وەکو ئەوەی کە لە باشووری سوودان و باقی وڵاتانی دیکە
مافی ئەویان پێدرا کە لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ئاڵایان بێت و بەڕاستی بناسرێن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بناسرێ ئەندامەتی لە UNPO بە شێوەی ئۆتۆماتیکوار لەغوەکرێتەوە. بەڵێ وایە. بینەرێکی دیکە بە ناوی سیروس لە سنا دەڵێت ئەسلامتان لە بێت و دەستان خۆش بێت بۆ بەرنامەکەتان بە نەزەر من کورد لەباری دیپلۆماسی جیهانی بە ئەنازەی ئەم چەند ساڵە پێشڕەفتی نەکردیدا. ئەوێت فرەتر قەدەم هەڵبگرێت بە خاطر ئەوە کە زیاتر کورد بناسیێنین بە جیهان و سازمانە جیهانیەکان. پیرۆزە لە کۆمەڵە و لە خەڵکی کوردستان. سیروس لە شاری سنا سپاس بۆ پەیامەکەی کاک سیروسی خۆشەویست. بینەرێکی دیکە دەڵێت بەڵێ ئالان پیرخێرانی من پرسیارێکم بوو لە میوانی بەرنامەکەتان ئەویش ئەوەیە کە بوون بە ئەندام لە هەر ڕێکخراوێک تەعهوداتێک دەبێت بدەیت وە لایەنی بەرامبەریش بە هەمان شێوە ئەو تەعهوداتە بدات. ئەو تەعهوداتە چییە کە ئەو ئەنتەرناسیۆناڵ داوێت بە کۆمەڵە و ئەو تەعهوداتە چییە کە کۆمەڵە داوێتی بە ئەنتەرناسیۆناڵ؟ ئالان پیرخێرانی تاحودی ئەوەیە هەر لە ئەوڵی بەرنمەکەەوە ڕەنگەەوە بینەرە خۆشەویستە لە ئەوڵەو نەیدی بێ بەرنمەکە ئەو پرەنسیپانەی کە ئەنتەرناسیۆناڵ لەسەری دامەزراوە تۆ ڕعایەتی بکەی و باوەڕت پێبێ کە بریتە وتم لە کەیسی هەر لە پێی کێسی کۆچ و پەنابەریەوە بگرە هەتا مافی دیاریکردنی چارەنووسی گەلان هەتا مافی مرۆڤ هەتا مافی بەرابەری ژن و پیا و هەموو ئەو پرەنسیپانەی کە بۆ ئەحزابی سۆسیالیست و سۆسیال دموکرات لە دنیادا بناغەییە. تەعهودی لەباری تەشکیلاتیەوە میزانێک لە حەقی ئەندامیەتیە کە تۆ هەروەکو هەر ئۆرگانیزمێکی دیکە ساڵانە دەبێت پەردەختی بکەیت و هەروەها کار بکەیت لەسەر ئەو چەمکانە و ئەو پرەنسیپانەی کە ئەو ڕێکخراوەیە بۆ خۆی دایناوە. تەعهودی ئێمە بە ئەوان ئەوەیە تەعهودی ئەوانیش ئەوەیە کە ئەو حیزبانە و یا گروپانەی کە دەبنە ئەندامیان هەر پرسێکیان خستە بەردەمیان لێ بکۆڵێنەوە و هەوڵی خۆیان بۆ دەستەبەرکردنی و جێبەجێکردنی بدەن و بیگەێنە سەرنجام ئەوەندەی کە لە چوارچێوەی ئەختیاراتی ئەوانە هەیە ئەوەش لە نظر بگرین ئەوانە بڕیاردەرنین بەڵام ئەتوانێ بڕیارەکانیان مشاورەتەکانیان تەسیری هەبێ لەسەر ناوەندە بڕیاردەرەکان. بەڵێ هەوڕی ناهێدەوە کە خۆ لە نزیکەوە ئاگاداری بەشێک لە ئەحزابی دەسەڵاتدار ئەندامی ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیسم توانین ئاماژە بە ئەحزابی وڵاتی فەرەنسا بلژیک و چین ئەحزابی دەسەڵاتدار ئەندامی ئەنتەرناسیۆناڵن. ئایا ئەو ڕێکخراواتە ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیست دەتوانێت یا تا ئێستا کردوویەتی وەکو کردەوە یا وەکو هەنگاونان بەوەی کە زەخت بخاتە سەر ئەو وڵاتانە بۆ ئەوەی کە گوشار نەخەنە سەر ئەو نەتەوانە مافەکانیان پێشێل نەکرێت حقوقیان پایەماڵ نەکرێت تا ئێستا وا بووە؟ بەڵێ ئەوەی لە گوزارشی ساڵانەی ئەوان دوو ئۆرگانیزمی هەیە ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیست یەکێکی کۆنگرەکانیە ساڵێ جاری دەگیرێ و ئەوی دیکە شەورای ئەنتەرناسیۆناڵە کە ساڵێ دوو جار واتە 6 مانگ جارێ بەڕێوە دەچێت کە لەوانەدا و گزارشانەی کە لەسەر ئەو پرسانە کار کراوە لەو ماوەیەدا ئەو 6 مانگ و 1 ساڵە دەیخەنە بەردەم ئەندامانیان لێ دەکۆڵێنەوە وەکو هەر پەیکەرەیەکی دیکەی ڕێکخراوەیی گزارشەکانیان دەدەن و تەبعەن بەشێ لەو گزارش و راپۆرتانە کار و چالاکیەکان ئەوانە لەو فاسلەی زەمانی ئەو دوو مەقتەعەدا هەم بۆ شۆرای ئەنتەرناسیۆناڵ هەم بۆ کۆنگرەی و تەبعەن لەسەر ئەو کارانەیە کە بە مەبنای پرەنسیپەکانی خۆیان کردویانە یەکیشی مافی چارەنووسی گەلانە و یا کولەن تەلاش و لێکۆڵینەوە و هەوڵدان بۆ مافی گەلانی بندەست و گەلانی بێدەوڵەت و گەلانی بێناونیشان. بەڵێ کاک ناسری برزووی دەستخۆشی بەرامەکەی کردو و پەیامی پیرۆزبایی خۆی بە بۆنەی ئەندامووی کۆمەڵە لە ئەنتەرناسیۆناڵ سۆسیالیست نردووە. سپاس بۆ کاک ناسری برزووی لە وڵاتی فینلاند. بینەرێکی دیکە بە ناوی میم مستەفا سڵتانی منیش ئەو سەرکەوتنانەی کۆمەڵە لە بواری سیاسی دیپلۆماسی و نظامی پیرۆزبایی و دەستخۆشیتان پێ دەڵێم. من وەک کچێک لە ناوخۆی کوردستان زیاتر هەست دەکەم بە ئازار و کێشەکانی ژنان. ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیست چ پلان یا پرۆگرامێکی هەیە تایبەت بە ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ وەکو پرسیار کردوێت زۆر پرسیارێکی بەجێگەیە. من پێم وایە
ئاوا جوابی ئەو بینەرە خۆشەویستە دەمەوە کە ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیست لە نێو خۆی پەیکەرەکها و ئەجزائێکی هەیە. هەر حێزبێک کە ببێتە ئەندامی ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیست ئەتوانێ ڕێکخراوەهای حێزبی ئەو حێزبەش پەیوەست بێ بە ڕێکخراوەی هەر هەمان ڕێکخراوە کە لە پەیکەرەی ڕێکخراوەی مشابه لە پەیکەرەی ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیستدا سازماندراوە، وەکو ڕێکخراوی ژنان، ڕێکخراوی لاوان. لەعەن کۆمەڵە دەتوانێت ڕێکخراوە جەماوەریەکانی خۆی کە بریتیە عمدەتەن لە ژنان و لاوان، هەروەها خوێندکاران و تەبعەن ژینگەش و یا لە داهاتوودا هەر ڕێکخراوێک کە لەسەر ئەو پرەنسیپانەی ئەنتەرناسیۆناڵ شکلی گرتبێ ڕێگە پەیداکا بۆ نێو ئەنتەرناسیۆناڵ و هاودەنگ بێ لەگەڵ ڕێکخراوەکانی ئەوان. یعنی لەعەن هەر کۆنفرانسێکی جیهانی ببەسرێ بۆ لەسەر هەر کێشەیەکی ناوچەیە بە تەوری تایبەتی لەسەر کێشەی کورد، ڕێکخراوی ژنانی تۆ مەسەڵا نەتوانێت بەشداری بکە لە کۆبوونەوە ساڵانەکەی ئەنتەرناسیۆناڵدا، بەڵێ وە ڕێکخراوی لاوان هەروەها و ڕێکخراوەکانی دیکە. مەسئلەی کێشەی ژن بە تایبەت کە کێشەیەکی نەهادینەیە لە کۆمەلگای ئێران و ئەولاتریش لەسەر کچی و ژنی کورد، ئەوان نەتوانن لە تەریقی ڕێکخراوی کۆمەڵە واتە کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتەوە کە لە داهاتوودا دەبێتە ئەندامی ئەنتەرناسیۆناڵ بە پێی ئەو پێوەرانەوە ئەو تەنزیماتەی کە دانراوە، ئەتوانێت دەنگی ژنی کورد ئتفاقەن زۆر ئەبزارێکی کارایە لەم لەحازەوە زیاتر بگەینێتەوە ناوەندانە وە سکاڵا بکە لەسەر ئەم پرسە و بتوانێت قەرار و بڕیاری لەسەر بدا ئەم ناوەندە نێونەتەوەیە. بەڵێ بینەرێکی دیکە شادان لە نێت چ ڕێکخراویە حیزبێکی دەسەڵاتدار لە جیهاندا ئەندامی ئەنتەرناسیۆناڵن، هەروەکە من ئاماژەم پێکرد لە وڵاتی فەرەنسا، بێلژیک، حیزبی کۆمۆنیستی چین و ئەگەر وڵاتانی تریشەیە زۆربەی وڵاتانی ئوروپایی بە ئیزافەی ئامریکای لاتین واتە ئەمریکای جنوبی، بە ئیزافەی چەند وڵاتێک لە ئاسیا، ئافریقای جنوبی و لە ئافریقاش حەزابی دەسەڵاتدار. بەڵێ بەڵێ. بینەرێک بەناوی سەرەر لە کامێران، سڵاو بەسەر جەم هاوڕێیانی کۆمەڵە لە هەر کوێیەکی ئەم جیهانە کە ژیان بەسەر دەبن، کورد گەورەترین نەتەوەی بێدەوڵەتە کە ئێستا خاوەن ئاڵای خۆی نییە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لەبێ و کاتتان باش، فەرموو. ئەو کاتتان باش. بەبوونی پێوەستبوونی کۆمەڵەی شۆڕژێرەوە بە ئەنتەرناسیۆناڵ پیرۆزبایی لە هەموو ئێوە و لە خەڵکی کورد بەتایبەت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم. سپاست دەکەین. ئەلۆ دەنگم دێ؟ بەڵێ فەرموو کاک ساداری خۆشەویست. سپاسان دەکەم. ئەمن پێم وایەوە دەرفەتێکە بۆ گەلانی کوردستان و بەتایبەت خەڵکی ڕۆژهەڵات کە پێوەستبوونی کۆمەڵات بە ئەم ڕێکخراوە جیهانیە فرسەتێک دەبێت بۆ مەترەحکردن و دەربڕینی ویستەکانی گەلی کورد بەگشتیوە بەتایبەت کوردستانی ڕۆژهەڵات. دیارە میوانی بەڕێزی ئێوەش ئەوەی فەرموو، من پێم وایە کەمە زۆر بە نرخە ئێمە دەبێت شانازی پێوە بکەین و لەو هەلاکەڵک وەرگین. هیوادارم کۆمەڵە بتوانێت کە لەم دەرفەتە کەڵک وەرگێ و ویستەکانی خەڵکی کورد ڕاگەێنێ کەما کە لە ئەوەڵین دانیشتیان ئەو جوورەی کە من بیستم ڕێکخراوی هەم کۆمەڵە و هەم ڕێکخراوەکانی دیکە لەسەر بەندێک ساغ بوونەوە کە لەو ڕێکخراوە بینە الملەلێدا باس بکرێویست پشتیوانی لەگەلی کورد بەگشتی دژی ترۆر و جنایەتێک کە داعش لە منتەقەدا دەیکات. من پێم وایە کە زۆر ویستی دیکە هەیە کە دەکرێت لەم ڕێکخراوە و ڕێکخراوەکانی دیکەی جیهانی کۆمەڵە بهێنێتە پێشێ وەکو یەکێک لە ڕێکخراوە پێشڕەوەکانی کۆمەلگای کوردستان. پێوەستبوونی کۆمەڵە هەروەها بە ڕێکخراوی UNPO ڕێکخراوەی نەتەوەیەکانی دەوڵەت ریشە جێگای ڕێزە و هیوادارم بتوانین کۆمەڵە بتوانێت ئەو مەسائلی گەری کورد بەباشی مەترەحکە.
لەوان هەر ئێستا زۆر ویست هەیە کە دەکرێت باسکرێت لەو ڕێکخراوە جیهانیانە ئەس جملە لە ڕێکخراوی ئینتەرناسیۆنال وە لە ڕێکخراوەکانی دیکە هیوادارم کۆمەڵە ڕێگای بکرێتەوە بۆ تەواوی ئەو ڕێکخراوە مهمەکانی جیهانی کە مەسەلەن ئێستا خەریکە کە مەسەلەی ئەتۆمی و تەوافقی ئەتۆمی دەکرێت و پوڵێکی زۆر ممکنە بخڵێتە خەزانەی دەوڵەتی جمهوری ئیسلامی کۆمەڵە ئەوە مەترحکە کە ئەم پوڵی کە دەکەوێتە جیفانی جمهوری ئیسلامی بە نەزارەتی بینەلمەلەلی خەرج کرێت ئەمە مەسەلەیەکی مهمە کە میتوانێت کۆمەڵە ئەمە لە شوێنی خۆی باسکە من پێم وایە کە دەرگایەکە و پردەبازێکی باشە بۆ خەڵکی کورد بۆ پیرۆزبایی لە ئێوەی خۆشەویست و گەلی کوردستان لەگەشتی و بۆ بە تایبەت خەڵکی خۆشەویستی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم کە کۆمەڵە توانیویستی ئەو پێگەیە پەیدا بکە و من مطمئنم کۆمەڵە ئەوەش دەکا و دەستخۆشیتان لێ دەکەم و ئێوەش سپاسی ئێوەی بەڕێزیش دەکەم کە ئەو دەفەتتان ڕخسان کە میش بتوانم نەزەری خۆم بڵێم. سپاس کاک سادەری خۆشەویست هەروە دەبێت شتەکانی بەڕێزتان لەسەرەوەی کە کۆمەڵە پێداگرێت لەسەر ئەو خاڵانەی کە لە قازانج و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و هەر ئەوەش وای کردووە کە لە ماوەیەکی کورتدا کۆمەڵە ببێت بە ئەندامی هەمیشەیی ئینتەرناسیۆنالی سۆسیالیست. سپاس بۆ پەیوەندیەکەت. هاوڕێ ناهید ساڵی پار بوو لویس ئایلا سەردانی هەرێمی کوردستانی کرد و شاری سلێمانی ئەوە لەگەڵ زۆرێک لە ئەحزابی کوردی کۆبوونەوەیەکی ئەنجامدا و هاوڕێ عەبدوڵڵای مۆحتەدی و وەفدێ لە کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیش بەشداری لەو کۆبوونەوەیدا کرد. دیارە کۆمیتەهایەکیان پێکهێناوە بۆی کە زیاتر ئەو گرفتانەی کە تایبەتە بە کەیسی کورد بەگشتی حتممە کە ئێمەش دەبینە یەکێک لە ئەندامانی ئەو کمیتەیە لە داهاتوودا ئەرکەکانی ئەو کمیتەیە دەتوانێت چی بێت لەوە هابار و دۆخێکدا کە ناوچەکە ڕوولا لەلای قەیران لی درراوە لەلایەک و مەسلەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هێوەر خەریکە بەرەو ئەو ئاخارە دەڕوات کە زیاتر بێ بە ڕۆژەف. بەڵام پێش ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە هاوڕێنی هەوکارم ئاماژەکەن کە ناوبڕێک ئامادەیە ناوبڕەکە دەبینین و دێنەوە خزمەتە.
بەڵێ خۆشەویستان بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن لەسەر پرسی بەرنامەکەمان ئەوەیە کە کۆمەڵا بوو بە ئەندامی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست. هەوڕێنەهێت ئەروە کە پێش ناوبڕەکە پرسیارەکەم لە بەڕێستان کرد. ساڵی ڕابردوو لویس ئایلا بەرپرسی ئینتەرناسیۆناڵی سۆسیالی سەردانی هەرێمی کوردستانی کردو وەفدێکیش لە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە سەرپەرشتی ئاوڕێ عەبدوڵڵای مۆحتەدی سکرتێری کۆمەڵا لەو کۆبوونەوەیدا بەشدار بوون وەکو میتایەکیان پێیەکهێنا تایبەت بە مەسەلەی کورد لە چوارپەرشەی کوردستان. حتممەکە ئێمەش بین بە ئەندامی ڕسمی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست ئەو ئەرکانە یا ئەکەوێتە سەرشانی ئێمە و کۆمەڵە لەو کومیتانە توانێت چی بێت چی چاوەڕوان دەکەن؟ من وەختی لە ساختاری ئینتەرناسیۆناڵم باس کرد باسی ئەوەشم کرد کە ژێرمەجموعەی کۆمیتەهای ئەسڵی خۆیان گروپایەکی کارین کە بەپێی مەوزوع دادەنرێ بۆ ناوچە جۆربەجۆرەکان و یا بۆ کێشە جۆربەجۆرەکان. یەکێ لەوانە مەسەلەی گروپی کوردیە کە چەند ساڵێکە دروست بووە و ئاخرین جاریش لە 2013 لە سلێمانی ئەو حیزبانەی لە دەوریە کۆ کردەوە. من پێم وایە بە تایبەت ئەلعان ئەوەی کە بە کێشەی کورد لە باشوور و ڕۆژاوا و باکوور مەربوط بێ زۆر ئاستی وەها ڕێکخراوەهایەکی تێپەڕ کردووە و بووە بە کێشەیەکی جیهانی و بانگەوازی چووە و یارمەتیهای جیهانیشی بۆ لای خۆی هەم سەرنجی جیهانی و ناوەندە نێونەتەوەیەکان هەم یارمەتیەکانی ئەوانی ڕاکێشاوە بۆ لای خۆی. ئەوەی لەم مەسئلەدا بە قەوڵی کوردی سەری بێکڵاوماوە و کەمتر مەوریدی حمایەت و پشتیبانی جیهانیە و هەر بۆیش لەم ناحیەوە بە ئەندامبوونی وەها ڕێکخراوێ گرنگتر ئەکەوێتە بەرچاو ئەو کوردی ڕۆژهەڵاتە. کوردی ڕۆژهەڵات بێ پشت و پەنایە دیپلۆماسیەکەی بەهۆی ئەوەوە کە دەوڵەتانی ناوچەکە بەندوبەستی دیپلۆماتیکیان لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامی لە ئێران هەیە و هەمیشە مقەیدات و خۆبەستنەوەیەکیان بە بەعزێ ئەما و ئەگەر هەیە ناهێڵێ ئەو جۆرەی کەشیاوە بێمافی ئەم گەلە لەم پارچە لە کوردستان بکەوێتە بەردیدەی جیهانیان و بچێتە بواری جێبەجێکردن. من پێم وایە ئەم گروپە کوردیە ئەلعان بە تایبەت لەم ئاراستەدا وەزیفەیەکی تایبەتی هەیە. زیاتر لە جاران ئەو ڕێکخراوە ڕۆژهەڵاتیانەی و حیزبە ڕۆژهەڵاتیانەی کە لەو گروپەتان ئەلعان ئەمە مەسیرەکەیان بۆ هەموارتر کراوە بە بڕوای من کە لە دەوریە کۆبنەوە کە نامیلکە تەقدیم بکەن کە سەنەد ئیمزا بکەن کە گرداوەری زانیاریهای زۆر باش و بە نرخ و لە عینی حاڵدا تەکان دەهەندە لە بێمافی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتێکە تەهیە بکەن و بیدەنە ناوەندە نێونەتەوەیەکانە جملە بە ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست جملە بە UNPO و إلى آخر. ئەمە بۆ خۆی ڕەنگە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکانیش ئەو حیزبانی لەم بوارەدا بە یەکتر نزیک بکاتەوە هاودەنگیان بکات تا ئەو جێگەی بە کەیسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات مەربوتە و دیسان ئیشارە ئەکەمەوە خودی ئەمە ئەبزارێکە کۆمەکە کا ڕاستەوخۆ بە مەسەلەی دەوڵەمەندکردنی مەسەلەی ڕۆژهەڵاتەوەری و هەمەلایەنەترکردنی. ئەگەر ئەلعان مەجال هەیە کە ببڕوای من حیزبی دموکراتەکان و کۆمەڵە بە تایبەت کە ئەندامی ڕێکخراون بتوانن زیاتر لە دەوریە کۆبنەوە و فعالتر و چالاکتر بن لەو گروپە کوردیە و فقط لە چەمکێک و عنوانی بیهێنە دەرەوە و مێکانیزمێکی بۆ دابنێن بۆ کاریگەرتربوونی کاری ئەم کۆمیتەیە لەسەر کەیسی کورد. بەڵێ هەوڕێنەوەیەت پرسیارێک هاتووە دەڵێت کورد لە کوردستانی ئێران زۆر کارەساتی بەسەرداهاتوەکو کارەساتی قارنەیە قەڵاتان سۆفیان ئەعدامەکان لە پادگانی مەهاباد ئەو 59 نەفەرەکە ئەعدامکردن لەلایەن خاڵخاڵیەوە پادگانی مەریوان کە 9 نەفەری ئەعدامکردن لە شاری سنەکە 11 نەفەری ئەعدامکردن لە زۆربەی شوێنەکانی دیکە و خاوەرانی کوردستان تا ئێستا نەناسراوە بە کۆڕ و کۆمەڵە نێو دەوڵەتیەکان و جیهانیەکان. کۆمەڵە تا چەندە لە داهاتوودا دەتوانێت لە ڕێگای UNPO و ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست و ئەو جنایەتانی کۆماری ئیسلامی بە کۆمەلگای جیهانی بناسێنێت و کۆماری ئیسلامی پێ محکوم بکرێت کە تا ئێستا شتیوان نەکراوە. ئیشارەیەکی باشە بە هەموو مەرارەتانەیە کە لە کوردستانی ڕۆژهەڵات خەڵک کێشاویانە و ئەو جێنۆسایت و بەدبەختی و وەزعی کە بەسەری کورد لەو ناوچەیەدا هاتووە. ئێمە پێشەوەیش ببین بە ئەندامی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست و UNPO ئیشارەم کرد بەدانی ئەو سەنەدە لەسەر سەبارەت بە پێشێلکردنی مافی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لەو سەنەدەدا بە جزئیاتەوە هەموو
ئەو نمونانە باس کراوە لەوانە مەسئلەی 59 نەفەری ینی قەتڵی زیندانیانی 59 نەفەر لە شاری مەهاباد ئەوە بە تایبەتی ئێمە بەرزمان کردووەتەوە وەکو کۆمەڵە و کۆمیتەی پەیوەندە نێونەتەوەیەکان و بردوومەنە دادگای لاها وەکیلمان بۆ گرتووە و ئەلعان لە پرۆسەی بەڕستیکردندایە ئەوە قارنا و قەڵاتان هەروەها ینی تۆ ئەو پرسانە یەک لە دوای یەک بە ئەندامبوونی ئەم ڕێکخراوانەش یارمەتی زیاترت دەکا ئیدەت پێ ئەدا و بە شێوەیەکی خوڵقێنەرتر دێنە پاڵپشتی تۆەکەن بەو میکانیزم و شێوەی تەحقیقە مۆدێڕن و مؤثرەی کە خۆیان هەیەە حتمما یارمەتی دەکەن پرسەکانی دیکەش یەک لە دوای یەک بێتە ئاراوە بەڵام بۆ ئاگاداری بینەران ئێمە پێشەوەیش کە ببینە ئەندامی ئەم ڕێکخراوانە ئەو کارەمان کردووە و تا ئەو ڕادەیە چوینەتە پێشەوە هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتوانین کەیسەکانی دیکەش هەراوە لێ بکۆڵینەوە و دنیای لێ ئاگادار بکەین لەو جەنایەتەی کە بەسەری لە حەنای گەلی کورد لە کوردستان ڕۆژهەڵات کراوە. بەڵێ بیدرێکی دیکە لە ئەوەی ئیسیاوی سەر بە ناوچەی کڵات تەرزان دەڵێت سڵاو کاکم قوتارە سڵاو بۆ ئاوڕێناییدی بەهمەنی بە خێراتنی میوانە بە ڕێزەکە دەکەم کوردستان تاکەی ڕوخساری زەر بێت تاکەی هەناسەی خەڵکی هەناسە سەرد بێت تاکەی لاوانت نەگەین بە ئاوات تاکەی بولبلانت بفرن لە دوورە وڵات تاکەی ڕووبارەکان پڕ بێن لە خوێن تاکەی شێرە پیا و بێسەر و شوێن بێ یەکێک لە بینەرانی خۆشەویست لە ئاوایی ئیسیاوی سەر بە ناوچەی وڵاتەرزان سپاس بۆ پەیامەکەی بەڵام بینەری خۆشەویست هاوخەباتی و هەڵوێستی هەر هەمومان تاک بە تاکی کوردستان و هەموو ئازابی کوردستانی ئاسۆی ڕوون دەخاتە پێش چاوی هەمر هەمومان هاوخەباتیمان زامنی سەرکەوتن و بەختەوەریە بۆ گەلی کورد. بینەرێکی دیکە بە ناوی خالید لە جوانڕۆ دەڵێت هەمیشە کورد بەهۆی دەسەڵاتە جلهێزەکانەوە پارچە پارچە بووە و ماڵی وێران بووە دەبێت استراتیژی کورد ئەوە بێت کە لە کۆڕ و کۆمەڵە جیهانیەکاندا بەشدار بێت و حزوری بێت و خۆی جێبخات نەوەکو بڕێک لە ئەحزابی ئیدئۆلۆژیک وشک و دوگم بیر بکاتەوە پیرۆزە لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە و تێبینێکیشمەیە لەسەر ئەم مەوزوعی ژەوەیەکە یاوەکو پرسیار ئینی کردووە دەڵێت بەشێک لە ئەحزابی کوردستانی خۆیان بە چەپ و کۆمۆنیست دەزانن بەڵام هەوڵ نادەن ببن بە ئەندامی ئەنتەرناسیۆنالی سۆسیالیست ئەما هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە وەکو پرسیار کردوێت یعنی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی باسی کردووە ئەوەندەی بە ڕۆژهەڵاتی کوردستان مربوط بێت کە پرسەکەی ئێمە ئەلان لێرە مەسەلەکەی ئێمە ئەوەیە حزبی کۆمۆنیستی ئێرانە کە ئەو لە بازنەی ئەحزابی کۆمۆنیستە و ئوسوڵان عەقیدەیەکیان بە ئێمە لە بازنەی ئەحزابی سۆسیالیست و سۆسیال دموکراتی هەوڕێنایی دێمە وڵات پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ ئەو کاتتان باش بەڵێ فەرموو بەڵێ فەرموو بەڵێ فەرموو بەڵێ بەداخۆ من دەنگی ئەم بینەرە خۆشەویستە نابیسم بەڵێ فەرموو بینەری خۆشەویست بەڵێ بەداخەوە بەڵێ ببوورە فەرموو ئەوان لە بازنەیەکی دیکەی ئەحزابی کۆمۆنیستی جیهانی خۆیان دەبیننەوە و لەم تەقسیم بەندیە جیهانیەدا کەونە ئەو بازنەوە ئەوان ڕخنەیان هەیە لە سۆسیال دموکراسی و دیدگاهای بناغەیی ئەس جملە لەوەی کە سۆسیال دموکراسی گۆیا خاهانی ئەوە نییە کە سەرمایه‌داری لە بنەڕەتەوە بڕوخێنێ و کۆمەلگایەکی بە هەرحاڵ بێ چەوسانەوەی چینایەتی و یا بە عیبارەتێ بێ تەبەقە دروست بکە ئەمە شاید چەمکی سەرەکی اختلافی بەڵێ اختلافی ئیدۆلۆژیکی ئەم دوو بازنەوە یا ئەم دوو تەیفەیە شاید بەو دەلیلەیە بەڵام غەیرەزەوە لە جەنبەی ئیدئۆلۆژی لە جەنبەی سیاسیشەوە اختلافیان هەیە هەرچەند بە بڕوای من زۆربەی بەرنامەی کار و پەیڕەوی ناوخۆی ئەحزابی کۆمۆنیست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە ئێمە خوێندومەتمانەوە و تا ڕادەیەک ئاگاداریمان بێ و
ئاشناییمان لەگەڵی بێ زۆرتر بە عاریەگرتن و بەرگرفتە لە پەیڕەوی ناوخۆ و بەرنامەی سەرەکی سۆسیال دموکراتەکانە لەم لە حازەوە اختلافێکی ئەوتۆ نییە ئەوان کەڵک لە ئیدارەی یعنی لە ساختاری بەرنمەیەکەی کەڵک وەرەگرن ولی لەباری ئیدۆلۆژیکەوە مەرزیان هەیە لەگەڵەوە. بەڵێ هەڕێنایت ئەوڕێن هەڵکار مامەژاکەن کە کاتی بەرنامەکە ڕوو لە کۆتایی و ملیژ یەک پرسیارم ماوە ئەوژەوەی کە زۆرجە لەلایەن ئەندامانی ئەو ڕێکخراوەیە کۆبوونەوە و کۆنفرانس لەسەر ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی ئەکادمیک بەڕێوە دەچێت. بەڵام ئێمە ئەو کۆنفرانس و کۆبوونەوە ئەکادمیکانە تایبەت بوو بە پارلەمانتەران و ئەو کەسایەتیە دیارانە بوو کە خۆیان واتە ئینتەرناسیۆناڵی سوسیالیست دیاری دەکرد کە تێدا بەشدار بن. ئایا کۆمەڵە کە بۆتە ئەندامی ڕسمی ئینتەرناسیۆناڵی سوسیالیست لە داهاتوودا دەتوانێت بەشداری لەوە هاکۆڕ و کۆبوونەوەهای بکات و ڕاو بۆشوونی خۆی لەسەر کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ئێران و ئێران بەگشتی بکات؟ ببەستم ببوورە منزورت مەبەستت ئەو ئۆرگانیزمانەی نێوخۆیی خۆیەتی بەڵێ لە هەمووانە داتوانێت بەشداری بکە و نەزەری هەبێ. بەڵێ بینڕانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان و ئەواتەخوازین کە توانی بێتمان ئەو زانیاریانەی کە پێویست بوو بێت لەسەر ئینتەرناسیۆناڵی سۆسیالیست توانی بێتمان بە ئێوەی ئازیزی بگەێنین تا پێنجشەمەی داهاتوو پرسێکی دیکەی ئێوە ڕۆژهەڵات هەر شاد کامەران و بەختەوەر بژین ماڵەوە.